پۆستی شەو زانیاری شیکەر و بەدوادە چوون. پۆستی شەو هەموو شەوان لە دەنگلی کوردستانەوە. دووبارە سڵاوتان لەبێ ژۆگرانی عزیز و خۆشەویستی هێزگەی دەنگێلی کوردستان، خۆشحاڵ و کامەرانین. جارێکتر لە بەرنامەی پۆستی شەو دینەوە خزمەتتان بۆ بەشی دووەمی بەرنامەکەمان، وەکو لای هەموو لایەکتان ئاگادارن کە بەتایبەتی ئەو ژۆگرە بەڕێزانەی کە گوێبیستی نەبوون لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە لە بواری ئەمنیە عێراق و هەرێمی کوردستانمان هەڵسەنگاندن و شیکردنەوەمان بۆ کرد. لەم بەشدا هەوڵدەین لە ڕەوشی سیاسیە بەتایبەتی ئێمە لە سەروبەندی پێکەنانی حکوومەتی نوێی عێراقین بە سەرۆکایەتی دکتۆر حەیدەر عیبادی کورد چۆن بەشداری بکە ئەو ئەزمونانەی کە کورد لە نوری مالکی و جعفەری و عەلاویە هەیبوو چۆن دووباری نەکاتەوە لە عیبادی خۆی چۆن نەتوانی کێشەکان چارەسەکە، کێشەکان ئایا شەخسی یاخود بەرنامە و استراتیژی و پلانە داهاتووی داعش لە دوای پێکەنانی حکوومەتی نیشتیمانی بەتایبەتی کە بەوا پڕارەستونەش بەشدار بێ. ئەم پرسیانە و چەند پرسیارێکی بەڕێز و خۆشەویستی و جارێکتر ئاڕاستی میوانەکەمانەکەین. سەیدا هۆزە عنفرینی، سەیدا زۆر سپاس یامەتەبوونەکەی بە جاری دووەم. وەکو لە پێشکی بەرنامەکەی وتمان حەزەکەین بزانین خوێنەوەی جەنابتان چییە بۆ کابینەی کە چاڕوانەکرێ کابینەی حەیدەر عیبادی پێک بێ، هەر لەگەڵ ڕاستپاردنیا لەلایەن سەرۆک کۆمارەوە دکتۆر فواد معسووم یەکسەر ینی ئەوەی کە چاڕوان ناکرا وڵاتانی کەندا و بەتایبەتی عەربستانی سعودی وهروە وڵاتانی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەنجومەنی ئاسایش ئەمریکا تەنانەت ڕابەری کۆماری ئیسلامی ئێران هەمووی پێشوازیان لێ کرد و نوری مالکیان کەنارگیز خست و ئەمە هێنای پێشەوە. خوێنەوە چێ بۆمە؟ براسي ئەگەر ئێمە تەماشای مێژووی عێراق بکەن، لە مێژووی عێراق یە رابرتو و مێژووی عێراقی تازە لە دوای ڕووخاندنی ڕژیمی باس بەڕاستی هەمیشە ڕۆلی کورد بوو ئازادی بوو دیموقراسی بوو هەموو شتێکی باش بوو بەر لە حاڵاتێکی بەرز دەبوو، بەڵام بەداخەوە لایەنی عەرەبەکان چی شیعە و چی سونەبێ هەمیشە سەرەتا خۆیان باش کردوونە، بەس لە ئاخیرەکە لە ئەنجامەکەدا زۆر هەر تۆنڕا و لە دژی کورد و هەڵسەکەوتیان نەجوور بووە. بۆیە من پێم وایە حەزەکەم بەبیر بێنم کە جعفەری کاتی خۆ سەرۆک وەزیر بوو، خۆتان ئاگادارن و هەموو گەلی ئێمە ئاگادارن زۆر سەرەتا خۆی باشی کرد، بەس لە دوای 2-3 مانگ 4 مانگ زۆر شتی نەشیرین و نەبنەربار لە دژی کورد کرد. دوای ئەوە کورد هەوڵیدا بوو شکستێنان بە حکوومەتەکەی، بەڵام لە دوای ئەوە مالکی هات. لە دوای مالکی سەرەتا خەڵکی ئێمە زۆر من خۆم لێرە بووم بڕاستی چەپلۆڕێزان لێدان لە ڕاگەندەکانی ئێمە بتایبەت ئەوەی ئەهلی و خۆیان چەپلۆڕێزان لێدان بوو مالکی دیانگوتە مالکی ئاوایە و باشە ئەوە، بەڵام من لەو کاتەوە من پێم وایە بوو بڕاستی وانە. ئێستا دیار بوو چۆنە. من جاری دیکە بووە حەیدەر عەبادیش ئەڵێم، من ئەڵێم هەر فەرقی نییە لەگەل جعفەری و لەگەل مالکی. ڕاستە ئێستا قسەی جوان دکە زۆر ئەڵێ من بە گەورە نەزان بن منیژ وەکو ئەم خەڵکامە منی وامە و لەگەل کورد و ئەچم بۆ هەولێر و ئەچم بۆ شنگال و ئەچم بەو شوێنە. من ئەڵێم ئەمە سەرەتایەکە، بەڵام لە نێهایەتەکەی چۆنە یا لە ناوڕاستەکەی چۆنە. ئاوا ئەبێ ئێمە وەکو کورد ئاگادار بن بڕاستی یەکسەر دڵی خۆمان پاک نەکەن و یەکسەر ناڵێن ئەمە لەوە باشترە، لەبەر ئەوەی سیاست یەکە. ئەمڕۆ سیاسەتی عێراق هەر لە تاریخەوە هەر یەک بووە. سیاسەتی عێراق بەرەمبەر بە کورد بڕاستی تا سەربەخۆیی کورد نەبێ، تا کورد جیاواز نەبێ لە عێراق، تا نەبێ بە هاوڕێی عێراق و دراوسێ عێراق ئەو هەڵوێستی عێراق بەرەمبەری بە کورد باش نابێت. لەبەر ئەوەی بڕاستی ئەوە ئاشکەرەیە کە عێراق ئێوێ هەموو شتەکانی لە کوردستان عایدی عێراق بێ و کورد کرێکار بن لەگەڵ عێراق، نەکو شریک بن، نەکو هەو باش بن لە بەڕێوەبردننی ئەم حکوومەتە. یعنی بوون منە سەرۆک کۆماری پێشووترژی کەمام جەلال بوو، بڕاستی خزمەتێکی گەورەی کرد بۆ عێراق، بڕاستی یەکڕێژی خەڵکی عێراق و زۆر خزمەتێکی کرد. بەداخەوە ئەنجامەکەیەوە بینیت عێراق چی کرد. ئەمەش ئێستا برێز سەرۆک معسووم فواد معسووم بە هەمان شێوە سەرکەوتنکی گەورە بدەسێنە کە مالکی توانی مالکی لا ببێ، بەڵام ئەنجام چییە؟ ئەگەر عەبادی هەمان سیاست بڕێوە ببێ. بۆیە یعنی من خۆم
پێم خۆشە حیدەر عەبادی شتی باش بکێ و وەکو ئەوەی دیکە نەبێ هیوادارم وەکو ئەوەی دیکە نەبێ بەڵام من پێم وایە لە سیاسەتی عێراق قەریەکەم. بەڵێ ئەم کاتێ من و تۆ بەڕێز گفتوگۆکەین حکوومەت هێرێمی کوردستان و سەکرتاری سیاسی گوریا ڕاستتر بڵین لە سەروبەندی پێگەنانی وەفدێکی کە ڕەوانی بەغداکەن کە سەرۆکۆماریش ئاماژەی بۆ کردو وەفدێکی هێرێمی کوردستان ئەچێتە بەغا. بەڕێز لە کاتێک گفتوگاندا لەگەڵ لایانی شیعەکە حیدەر عیبادی حکوومەت پێکێنێ ئەو ئەجندانەی کورد پێێتی چی بێ باشە؟ پێم وایە ینی ئەژیندەی کوردی بڕاستی ئەبێ سەرەتا ئەو شتی کە مالکی کردووە ئەوەی کە مالکی هەرێمی کوردستان بێ بەشکی لێ کردووە ئەبێ ئەوان هەمیان لە سەرەتایی قائیمەی ئەوان بێ گفتوگۆ لەسەر بکرد وەکو مەرج لەگەڵ عەبادی کە ئەو شتی چی خەسارات و چی زیانی بۆ گەلی کورد هەبووە ئەوەندە ساڵ کە مالکی کردووە ئەبێ ئەمانە هەموو تاوید بکرێت ئەبێ قەرەو بۆ ئەوان بکرێت. ئەوە یەک. ئەوەی دووەم بەڕاستی بوو مەسەلەی سنووری کوردستان ئەبێ خاڵی سنووری کوردستان زۆر گرنگ بێ. ئەوەی مادی 140 نەکو جارێکی دیکە بڵێن وەڵا فەرم و وەرن خاکەکەی خۆتان ئەوەی کە ئێمە لە کاتی هاتنی داعش دەستمان کردووە سەر فەرم و بیگرن و دوای ئێمە لەسەر مادی 140 ئەبێ مادی 140 ینی مناقەشە بکرێ. بەڵام چۆن مناقەشە بکرێ؟ مناقەشە بکرێ کاکە سنوورەکان ئەوەیە ئەبێ واعتراف بکەن بەو سنوورانە و مەسەلەی ئێوە وەکو حکوومەت ئێمەش وەکو حکوومەت لەگەڵەوە هەوو بەشن ئێمە ئەتوانن پێکوە بڕێوە بن ئەم حکوومەتە و کەرکک لە حدودی کوردستانە ئێمە نەتوان وەکو بکەن وەکو جاران سەر بە عێراق لەبەر ئەوەی نابێ عێراق نەتوان بپارێزێ بەڕاستی ژیانێ بۆیە ئەبێ ئەم خاڵە زۆر گرنگ بێ خاڵی 140 ینی ئاماژەم پێم کرد ینی نابێ جارێکی دیکە کلیلکی چارەسەری کلیتی چارەسەری کلیلەکە بەدەستی ئەوان بێ ئەبێ کلیلەکە بەدەستی کورد بێ و سەر کۆمار خۆی کوردە شتێکی زۆر باشە. بەڵام ئێستا مالکی من وا هەستەکەم من گوت بەگەورەی تحلیلی خۆم مالکی ئێوێ خۆی احتیمالا بکێ بە جێگەری سەر کۆمار و کە بوو بە جێگەری سەر کۆمار خۆی حیدەر عەبادی وازانم زاوای ئەوە و تأثیر کارێگەری مالکی لەسەر حیدەر عەبادی زۆر هەیە و حیدەر عەبادی کاتی خۆش بڕاستی وەکو پایدارێکی وەکو وتوبێژێکی مالکی بوو تقریبان لە زۆر شوێن و زۆر شوێن بۆیە ینی من ترسم لەوە هەیە ینی بڕاستی مالکی جارێکی دیکە هەوڵ بدە لە نێو ئەو شوێنە دەستی خۆی بخە سەر حکوومەت و حکوومەت بە گەورەی ئەژنیدەکانی خۆی بەڕێوە بێ ئەگەی لێەوە ئەم بۆچوونی بەڕێزی تا ڕادەیەک دوورە لەو ڕوانگەیەوەوانێوە بە لەو ڕوانگەیەوەی کە مەسەر ئەو جعفەری کەلات چوو بۆی سیاسەتی هەڵی بەرامبەر بە کوردەوە مالکیش ماوێن نەمانەوێت تا ڕادەیەک عنی بەهۆی ئەو پەلاقاژەی کردیشی کە هەم بەهۆی سیاسەتە خراپەکانی بەرامبەر بە سونە بەرامبەر بە کورد داچوو ئەی ڕەنگە ئەوانی کە دێن حیدەر عیبادی بە یەکێ پێ بێ ئەو ئەزمووی لەبەر چاو بێ دوای 4 ساڵەکە چی بەجێڵێ ئێستا مەسەن دێ چاودێر پیان وایە نوری مالکی لە دوای 8 ساڵ کارێکی وای کردووە بە 8 ساڵێکە چارەسەر نابێ. پێم وایە ڕاستە خۆی مالکی شتێکی زۆر خراپی کرد بەس پێم وایە حیدەر عەبادی زۆر لە دژی مالکی دەرناچ و لەوەنەی زۆر بیر و باوەری مالکیش جێبجێ بکەیت لە هەندی شتەکان. بەڵێ یەکێک و کێشانی تریش کە باس دەکرێت ئایا کورد ینی هاوپەیمانەتی کایکا هەر لەگەڵ شیعەیە بێ یاخۆ لەگەڵ سونەشە بە هاوبەشی پێکۆ بێ ئەمجار لەگەڵ سونەیە بێ یا لەگەڵ شیعەیە بێ خوێنەی تۆ چێ بۆەوە؟ لە ڕاستی پێم وایە شیعە باشترە بوو لەبەرەوە سونە نەمان لە عێراق سونە هەموو بوون داعش لە سەدە نەود سونە ئێستا داعشە. هەست ناکەم قسەی تا ڕادەیەک مەسەن ناواقعی بێ بۆ خۆم ئێستا مەسە ئەندام پەرلەمانەکانی ئەوانە هەمێ خۆ پشگیری داعش ناکەن سەرۆکی پەرلەمان سەلیم جوبوری پشگیری داعش خۆی ئەوان کاتی خۆ لە کاتی انتخابات بوون داعش نەهاتبوو لە دوای انتخابات داعش هات با ئێستا بچن تەماشا بکەن خەڵکی خۆی با ئێستا خەڵک دەنگی بدەی بە ئەوان ئێستا خەڵک دەنگ نایدێ بە ئەوان خەڵک هەموو داعشی هەڵبەژاردووەتەوە یعنی ئەو خەڵکی مووسڵ بوو نمونە کە داعش هات پێشوازی داعشکردن خەڵکی تەکریت پێشوازی داعشکردن خەڵکی سەلاحەدین پێشوازی داعشکردن یعنی بۆیە یعنی ئێستا ئەو جار پێشتر بوو وەکو پاسەنگ هۆکارەکەی ئەو بۆ زوڵم و زۆرەشی گەوریان بڕێ ئەگەر ئەو زوڵم و زۆرە نەمێنێ هەر خەڵکار پێشوازی داعشەکە کاک من شتێکی بتبێژم تۆ تەماشای نەکرد لەسەر تلڤیزیۆن و لەسەر ئەوەی کە ئێستا هەندی ئەونا سیاسەتەکە پێشوازێکی جەماوەریان هەیە ئینکار ناکە ینی داعش لەو نەش ناوچە سونیشنەکان بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر هات و سیاسەتەکانی حکوومەتی عێراقی بەرامبەر بە سونە باش بوو پەرایزخستنە نەما بەشداری حکوومەتیان کرد خەڵکەکە پێشوازیەمان لە داعشەکاتەوە
خوي داعش تواو يعني داعش خوي بوتا نيونري السنة لسوريا والعراق ومن بيم ويا زوربي وطني عربي ابن بداعش يعني داعش وكو كاتي خو بون منا جماعتي أموية كان بون هربوا شوي ايوه تصلاتي خوان فروان بكن وداعش بوشوي اسانيه توبلي اعتيادي داعش خوي العراق باشك شبكه وكو كبحث عندك شاروان ناكد باشك شبكه باشك شناك داعش العراق باشك شناك داعش لسوريا باشك شناك ولا السوريين داعش لبراوي عرب خوي داعش لبراوي داعش كوري عربه داعش بشكي عربه شون باشك شبكه اسال كرسان سوريا من بوت بج حسكه لحسكه شي عربكي هي هم داعشن من على كاينه داعشن يعني خوي داعش بشكي عربي لو هوالانا بلاو كرا وتي حوصك صحفتك سلا عشيرتي شي عربيان كشتوها او تش عشتك او انا زاني شونان براسي اشتي شويه عشيرتي كاساس جياتر لدجي داعش الشمره او عشرتي شمر لدجي داعشن او عشرتي بلام او خلكيكا كوجراون اون حفتاين حوصكسا اون درفت يعني درفتي اون نبن كبايبو اون بكن يعني اون قبول بكن بوي مثلا اون هندي هنا لاي ارتشي ازاد هندي كان لاي جبهه النصر انا ساب زورينا شر نيوان جبهه النصر وداعش هيا او كشيكا كوجراون نكو مثلا عربا بوي كوجراون لبراوي لرخراوه كل دجي امانا بوي كوجراون يعني يسق كاريجري فعلي لسوريا همي بدس داعش ياخذ جبهه النصر وارتشي نخير داعش دسلاتي هي لدوي الرجيمي سوريا لأنه عربكان داعش وخوي داوتشي جغرافيا دستوى جبهة النصرة جبهة النصرة لناوتشي أدلبة لناوتشي أدلب لناوتشي درعا لدرعا باشوري سوريا لدرعا هي أدلب هوسنوري تركيا لنيزيكي بحري درياي سبي لوي هيا اما دو اي سباي ازادي خوازي بلين سباي ازاد دروبري حلب هيا نيزيكي عفرين لمنطقي اعزاز هيا الباب نوتشي باب هيا بلام ايستا لروبروي داعش كان بوا داعش هول دي بو داغير كدني اعزاز وبو ايرش بكا سر نوتشي عفرين هاريمي عفرين بلام تا ايسا سركوتونا بوا بداخوا اوان لقال تركيا او سنوركاني خوان لقال تركيا درفتيان هيا بو اوي كبتوان بن هيجي خوان بقوه ربكان اي سيداكو حيدر عبادي شاروانا كري يعني راقياني اجداي كاركان يا كارامي مو حكمتك بس دواك لي يكم اشي نيشتني غنداليه بتابتي كم كرني وزاده كان بو بانزا دوم بواري خص گزاريه سيم بواري امنيه قريمانكو لرونقي قصكي برستا واگر مثلا حكمتا بشويكي توافقي بو ترى ديگر بروكشش به سنه بجداري كردو كرد بجداري كردو شيعش خويتي چارنوسي مصلبت شيغا براي برز خوي هنگاوكي اگر بو شوي بخوي هنگاوكي باش اگر بو شوي براسي اگر سنه كان بتايبت باوانيك نونرتي خوان يعني لنو برلمان هيا اگر بجديبن براسي وابكن بلام من قشبينيم لبو لبروي دشي تركيا تيايا دشي ايران تيايا لم حالات هذا بوي امرو تركيا بير لوادك دولتك عثماني كاتي وكو جاران دام زريني هروا ايران وبير لدك دولتك صفوي وكو جاران لبرامبري عثماني كان بكار بين امرو اونش يعني براستي اجنيده كان حكومي لنو سوريا ولنو عراق بوتا تشكك لدستي ايران و قريبا ام بيكاتي حكومه العراقي بو بيكاتا قوري هرتي كان بجداريان كردو تشارنوسي مصلبت شي حكومتي سباي عراقي اتواني مصلب قريتو زحمته يعني براسي زحمته ابي سوباي عراق ابي براسي بوشوي نمينه ابي سوباي عراق ابي لكردجي بيك بي اگر لكرد بيك ناي وكو جاران بكن كرد بي باش بكن كاتي خو تنها كرد وكو شكلي لنو سوباي عراق هبو باروشتي بيشمرغا دهاتا كاني بو بيشمرغا همو بريان وهمشتي وابكن يعني بو سوباي عراق وكو خوي نما لانكي كو خوي بقوه زاني وكو شيعه نتورين او هيزا او بكن بوي او هيزا لبرنبري داعش هالوشع بوي امرو اگر بوشي وي ببيت هر جارك دي كوكو جاران بكن نابي برام اگر لقال كرد بتايبت كرد اگر لقال كرد
وهندي لياني سنة كذا ضعيف لا وزن لبروي بقوتك لياني داعشن أمن أجر أو لياني سنة لأنه حكومته لأنه برلمان أجر هول بدن لأنه أو سفادة لقال كرد هم عنجي بكن وسفايكي تازة دام زرينن بنكي سفايكي تازة أو قاد احتمال بتوان بن پێشکەوتونێک و بوو بەرەوانی لە عێراق و لە هەرمی کوردستان و لە هەموو شوێنەکان بکەن بەڵام ئەگەر بە پێچەوەرە وەکو جاران بێ هیچ شێوایی سەرکەوتون نانی ینی دوا پرسیار ئەوەیە خۆ ناشکرێ مەسەن حکوومەتی نوێ عێراقیش پێک بێ و پێکاتەکانی بەشداری بکەن و عێراق ئاواتمێنێتەوە ینی مووسڵ بۆ شێوە بێ بەڕای بەڕێزە ئەنەکرێ ئیداری خوی ناکرێت ببێ ئەوەنەی دیکە ینی ئەبێ بیانی ئەبێ ئێستا ئەم حکوومەتی تازە ئەبێ سوود لە مالکی وەرەگرێ غەڵەتەکانی مالکی تێگاهەکانی مالکی کە مالکی چی کرد هەموو هەرسی هێنا بۆی ئەبێ هەوڵ بدێ سوود لێ وەرگێ لە ڕابردوو ئەگەر نا هەر ئەمە حکوومەتەیش هەر هیچی نییە هەر ناکی و هەر ناکێت بەڵێ گە سەرنجێ تێبینێکیت کەوما بێ مسواز دەکەین من هیوادارم کە هێزەکانی کوردی و گەلی کورد زیاتر بەر و یەک بێن و هەروەها کەناڵەکانی کوردی هەوڵ بدەن بتایبەت بڕاستی NRT و ڕۆداو و هەندی کەناڵی دیکە ئەمەن هەوڵ بدەن یەکڕێزی گەلی کورد بکەن ئەساس بوو خۆیان و بوو گەلی کورد و هیوادارن پێشتر يعني چۆن بوو هێری سوور کە ئەوەی نیشتیمانی کورد بوو لە لای هەموو کەناڵێکی بەو شیوانی مەسلەی یەکڕێزی گەلی کورد و نیشتیمانی گەلی کورد هێڵی سوور بە وەرەگا نەدەن بە هیچ لایەنێکی دیکە ئەو هەندێک نایرانی خۆمان ئەگەر هەوڵ بدەن لە دژی ئێمە شتەکان بەکاربێنن بۆیش من هیوادارم کە هەموو کەناڵەکان هەوڵ بدەن پشتیوانی پێشمەرگە و گەریلا و یەپەگا بکەن بەڵێ دووبارە سوپاسی سەرنج و تێبینەکانی سەیدا هۆزە عەفرینیەکەین کە بە دوو بەش لە بەرنامەکە لە سێ دەنگەلی کوردستان بەرنامی پۆستێشەوە ئامادە بوو دووبارە سوپاس دەکەین ژۆگرانی عەزیز و خۆشەویست هیوادارین لە ماوەی ئەو دووەڵقەیەدا توانی بێتمان ڕووناکی بخەینە سەر ڕەوشی سیاسی و ئەمنی عێراق تا بەرنامەیەکی تر مولەکتان بەخۆی گەورە سپێنی خواتان لەگەڵ